سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریمم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەم. وەزارەتی ناوخۆ تایەکی نیسان قەدەغەی هاتوچۆی درێژ کردەوە. کۆمەڵگەی سێبیرانیش لە هەولێر تا 2 هەفتە بە تەواوی کەرەنتینەکران. ئەنگیلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا دوای کۆبوونەوەی لەگەڵ پزیشکێکی توش بوو کوارەنتین دەکرێت. لە ئیتالیا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوودا 651 کەسی دیکە بە پەتای کۆڕۆنا گیانیان لەدەستدا. ژمارەی توشبووانیش لە 60,000 کەس نزیک دەبێتەوە. پۆلیسی ئیسپانیا لە ناوچەی ڤالەنسیا بە گیتار و چەند ئالەتێکی دیکەی میوزیک دڵی خەڵکەکە خۆش دەکەن کە لە شوێنەکانیان کوارەنتین کراون. وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان تایەکی چواری 2020 قەدەغەی هاتوچۆی درێژ کردەوە و وەزارەتی ناوخۆ بڕیاریدا کە هاتوچۆ لە پارێزگاکانی هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە ئیدارە سربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان و گشت یەکە کارگێڕیەکانیان تاوەکو 1 چواری 2020 ڕابگیرێت. وەزارەتی ناوخۆ ژمارەیەک بڕیاری نوێی تریش دەردەکات لەوانە یەکەم درێژکردنەوەی ڕاگررتنی هاتوچۆ لە تەواوی پارێزگاکانی هەولێر، سلێمانی، دهۆک، هەڵەبجە ئیدارە سربەخۆکانی ڕاپەڕین و گەرمیان تاوەکو 1 چواری 2020. دووەم، هیچ هاتوچۆیەک ڕێگەپێدراو نییە لە کاتژمێر 12 شەو تاوەکو 6 بەیانی. سێم، هاتوچۆی پیادە قەدەغە دەکرێت جگە لە حاڵەتی دابینکردنی پێداویستی ڕۆژانە یان نەخۆشی. چوارەم، لیژنەیەک بە سەرۆکایەتی قایمقامیەتی قەزاکان و ئەندامەتی نوێنەرایەتی پۆلیس و ئاسایش پێک دەهێنرێت بۆ پێدانی ڕێگەپێدان بۆ حاڵەتی زۆر پێویست. پێنجەمین، ڕێگەپێدانی کۆمپانیا نەوتیەکان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکان دەبێت. شەشەم، هاتوچۆ لە پارێزگاکان و ئیدارە سربەخۆکان بە تەواوی ڕادەگیرێت. حوتەم، هەر کەسێک سربەهێزە ئەمنیەکانی ڕاستپێردراو بە جێبەجێکردنی ڕێکارەکان کەم تەرخەمی بکات سزا دەدرێت. هەشتەم، هەر لیژنەیەک ڕێگەپێدان بدات بەبێ ئەوەی پێویست بێت ئەندامانی لیژنەکە سزا دەدرێن. نۆیەم، هیچ کارمەند و فەرمانبەرێک کە لە پارێزگاکانی عێراق کار دەکەن ڕێگەیان پێ نادرێت تاوەکو 1 چواری 2020 بگەڕێنەوە هەرێمی کوردستان. دەیەم، هەر کەسێک بەرکەوتەی کەسێکی توشبووی ڤایرەسی کۆڕۆنا بێت دەبێت کوارەنتین بکرێت. یازدەهەم، هیچ کەسێک بەبێ ڕەزامەندی وەزیری ناوخۆ ڕێگەی پێنادرێت بگەڕێتەوە هەرێمی کوردستان. دوازدەهەم، بەڕێوبەرانی گشتی کشت و کاڵ لە پارێزگاکان و ئیدارەی سربەخۆکان دەبنە ئەندام لە ژووری ئۆپەراسیۆنەکان. سێزدە، بەڕێوبەرایەتی گشتی کارەبا لە پارێزگاکان و ئیدارەی سربەخۆکان دەبنە ئەندام لە ژووری ئۆپەراسیۆنەکان. چواردە، گشت نانەوەخانە و مارکێتە ڕێپێدراوەکان لە کاتژمێر 11 شەو تاوەکو 6 بەیانی دادەخرێن. بێگومان پێشتر بڕیاردرا بوو چەند شەوێک لەمەوە پێشکە لە 12 شەو هەتاوەکو 5 بەیانی هاوڵاتیان جۆرێک لە هاوکاریان بکرێ بۆ ئەوەی کە کەسێک هەیە دایک و باوکی لە ماڵەوەی پێویستی بەوەیە کە دەرمانێک خواردنێک شتێکی بۆ بگەێنێ، کەسێک هەیە ئاژەڵدارە شوێنێکی تایبەتی هەیە پێویستە بچێ سەردانی بکا و خۆراک و ئالیک بداتە پێیان، یان کەسێک هەیە دەیویست بگاتە مەنزڵگایەکی ترکە لە شوێنێکی ترە. هەموو ئەمانە بەداخەوە لەلایەن چەند کەسانێکەوە بە خراپی بەکارهێنرا بۆیە ئەو ڕێگایە بنبڕ کراواتە ئەو ڕێگا پێدانش نەما. هیوادارین لە ڕۆژانی داتر ئەم کارە بارودۆخەکە بەرەو نوعێکی تر بڕاتاوەکو بتوانن هاوڵاتیان پێکەوە هاوکار بن ئەم ڕێکارانە ئاسانتر جێبەجێ بکرێن. دەگەڕێنەوە سەر هەواڵەکان. ڕاوێژکاری ئەڵمانیا دەخرێتە کوارەنتینەوە. ئانگیلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا لە دوای ئەوەی لەگەڵ پزیشکێکی توشبوو کۆبەوە خرایە کوارەنتینەوە، ئەمەش لە ترسی گواستنەوەی ڤایرەسەکە. مێرکل پێشتر کوارەنتینکردنی
واتە پێش ئەوەی کوارنتین بکرێ بڕیاری قەدەغەکردنی تەواوی کۆبنەوەکانی زیاتر لە 2 کەسی بۆ ماوەی 2 هەفتە لە تەواوی ئەڵمانیا دەرکرد بوو. پێشتریش ئەنگیلا مێرکل ڕاوێژکاری ئەڵمانیا ڕایگەیاند بوو دەبێت دووری نێوان کەسەکان لە شوێنە گشتیەکان لە مەتر و نیویەک زیاتر بێت و کۆبوونەوەی لە 2 کەس زیاتریشی قەدەغە کردووە. ئێستاش با بزانین داتاکان لە جیهان و لە کوردستان و لە عێراق بەچی گەیشتووە. بێگومان ژمارەکە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوونە کە ئەمە ئاماژەیەکی باش نییە کەەوە ئەم نەخۆشیە بەردەوام بڵاو دەبێتەوە. بە پێی پسپۆڕان هۆکارەکەی بۆ 2-3 خاڵ لەوانێ بگەڕێتەوە. گرنگترینیان ئەوەیە کە هەندێک وڵات ڕێکارەکانیان وەکو پێویست نەگرتووەتە بەر، هەندێکی تریش کەوا باز دەکرێت هاوکاری و خۆپارێزی ئەو کەسانەیە کە توشبوون و پێیان نەزانیوە و پاشان بوونەتە هۆی ئەوەی کە خەڵکێکی زیاتر توش بن. بەگشتی ئێستا لە سەرەتای سەرهەڵدانی ئەم پەتایەوە 335,150 کەس تووشی ڤایرەسی کۆڕۆنا بوون. لەناو ئەوانەیە 96,958 کەس چاک بوونەتەوە. بەڵام ئەگەر تەماشا بکەین لە 24 کاتژمێری ڕابردوودا 30,167 کەسی تازە دەستنیشان کراوە کە ئەم ڤایرەسەی هەیە. تا ئێستا لە سەرتاپای جیهان 14,430 کەس گیانی لەدەستداوە کە ئەگەر ئەم ژمارەیە کەسێک پێش چەند کاتژمێرێک لەسەر ئینتەرنێت گەڕابێ دەیبینی ئەم ژمارە لەوە کەمتریش بوو. کەواتە ڕێژەی گیان لە دەستدان بە تایبەتی ئەوانەی کە بارودۆخیان ناجێگیرە بەرز بۆتەوە ژمارەکە گەیشتۆتە ئەمە. ئەگەر ئێمە تەماشا بکەین بزانین چەند کەسی ئاکتیف هەیەواتە چەند نەخۆشی کارە هەیە ئێستا لە جیهاندا و بزانین بارودۆخیان چۆنە ئەگەر بین لە گرافیکی پاشی تەماشا بکەین دەبینین لە ئێستا 223,762 کەس توش بووە. ئەمە هەمووی دەرخەری ئەوەیە کە ژمارەکە زیاد دەکات. ئێمە دوێنێ شەو ژمارەی زۆر لەوە کەمترمان لێرە نووسی بوو بەداخەوە ئەمڕۆ دەبینی ژمارەکە ئەو هەیە. ئەوانەی کە دۆخیان جێگیرە 213,464 کەسە، بەڵام ئەوانەی کە دۆخیان ناجێگیرە و پێویستیان بە چاودێری چڕ و ئامێری هەندێکیان ئامێری هەناسەدان هەیە بریتە لە 10,298 کەس. بابزانین لە هەرێمی کوردستان چەند بەرز بۆتەوە. ژمارەکە گەیشتە 54 کەس. بەداخەوە ژمارەکان لە زیادبوونە لە هەرێمی کوردستان حاڵەتی دەستنیشانکردن زیاد دەبێت. تا ئێستا لەو 54 کەسە تەنها 1 کەس گیانی لەدەستداوە و 13 کەسیش چاک بۆتەوە. ئەم ژمارەیە دێین دابش دەکەین لەسەر نەخشەی هەرێمی کوردستان. لە شاری هەولێر ژمارەکە بەرز بوو بە 10 کەس. تا ئێستا کەسیان چاک نەبوونێتەوە و خۆشبەختانە کەسیان گیانی لەدەست نەداوە بە شێوەیەکی گشتی بارودۆخیان جێگیرە. لە شاری سلێمانی بە هەمان شێوە ژمارەکە زیاتر بوو گەیشتە 42 کەس کە ئێمە پێش چەند ڕۆژێک تەنها بە هەموو هەرێمی کوردستان 41 کەس بوون. ئێستا بەس تەنها لە شاری سلێمانی 42 کەسمان هەیە. خۆشبەختانە 13 کەسیان چاک بوونەتەوە. یەک حاڵەتی گیان لە دەستدانی شێوەکو هەموو لایەک دەزانێت لە سەرەتای پەیدابوونی ئەم ڤایرەسەوە لە هەرێمی کوردستان لە سەرەتای مانگیسیەوە ئەو مامۆستایە کۆچی دوایی کرد. لە دوهۆک تەنها یەک توشبوومان هەیە و لە پارێزگای هەڵەبجەش بە هەمان شێوە یەک توشبووی ترمان هەیە کە خۆشبەختانە بارودۆخیان جێگیرە. بینە سەر ئامارەکان کە ئەوەی ئێستا ڕێکخراوی تەندروستی جیهانیش ئاماژەی پێکردووە کە عێراق شوێنێکە جێگای مەترسیە بە تایبەتی پارێزگاکانی ناوەڕاست و باشوور لەبەرەوەی ڕێکارەکان بە هیچ شێوەیە وەکو پێویست جێبەجێ نەکراون. ژمارەی توشبووان لە عێراق گەیشتە 233 کەس. لەوانە 57یان چاک بوونەتەوە 20 کەسیش گیانی لەدەستداوە کە ئەم گیان لەدەستدانە ژمارەکەی لەم ڕۆژانەیە زیادی کردبوو. پاشان ئەگەر بین تەماشا بکەین بڵین هۆکار چییە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی لەناو ئەو هەموو وڵاتانەیە باسی عێراقەکات، چونکە پێی وایە کە هەتا ئێستا بە حکمی ئەوەی کە ئەو سنوورە دوور و درێژەی لەگەڵ ئێران هەیە، ئێرانیش وڵاتێکە لەو وڵاتانەی کە پەتاکە بەڵایەکی زۆر گەوری بەسەردا هێناوە مقارنەتەن بەو تا ئێستا باش بوو. بەڵام لەبەر ئەوەی هێشتا لە مەراسیمە ئاینیەکان لە هەندێک پارێزگا تێکەڵاوی گوێنەدانی خەڵکی عێراق لە باشوور و لە ناوەڕاست و گوێنەدان بە ڕێکارەکان و هەندێکیش نەنگی لەلایەن ڕێکارە حکومیەکان ئەوای کردو کە تا ئێستا زۆربەی زۆری مەراسیمە ئاینیەکان مەراسیمە کۆمەڵاتیەکان وکو خۆی بەڕێوە دەچێت کە ئەمەش
خاڵێکی زۆر مەترسیدارە و ئەگەری ئەوەی هەیە ژمارەکە لە عێراق بەرز بێتەوە. هیوادارین ئەم شتە نەبینین، بەڵام وەکو ئەوی کە دیارە ئەگەری ئەوە هەیە کە عێراق بەرەو خاڵێکی زۆر ترسناک بڕۆ. بەردەوام دەبین دەگەڕێن و سەر بەشێک لەو هەواڵانە کە دەڵێ بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کۆرۆنا کاریگەری لەسەر دەرونیان هەیە، بەڵام ئەوان وریان بەرزە و جەخت لەسەر پابندبوون بە ڕێنماییەکان دەکەنەوە. دەڵێن نابێت بترسین، بەڵکو دەبێت ڕێنماییەکان بەجددی وەربگرین. کۆرۆنا ڤایرۆس یعنی بەڕاستی شتێکی ترسناک نییە، دەتوانین یعنی دژی ڕاوەبستین ئەگەر بتوانین ڕێنەمایەکانی وەزارەتی تەندروستی جێبەجێ بکەین و بتوانین پابند بین بەو ڕێنەمایەکان. ئەم نەخۆشە نابێ لێ بترسێن دەبێت بە جددی وەربگرین، چکە ئەگەر من تووشی بووم زەرمەند ماڵ و خێزانە جیرانەکانمە دەبێت ئەمە بە جددی وەربگرین، نەک لێ بترسێن، ئێمە دەبێت توانین خۆمان پارێزین لەم ڤایرۆسە. تراپیەکە لەوەیدا زیاتر کە ئەمە ڕێنماییەکان جێبەجێ ناکەین بەڕاستی ڕێنماییەکانمان هەموو چکان یعنی ئێستا ئەو خەڵکە هاتیتە دەرێ زۆر خراپە. باشەکەی لەوەیدایە بەڕاستی خەڵکەکە نێتە دەرێ وەبی زیانمان زۆر پێ نەگەتن. بێگومان کاریگەری دەرونی دەمانەوێت بزانین تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئەو هاوڵاتیان بە تایبەتی کە ئێستا هاوڵاتیان لە جۆرێکی یان لە دۆخێکی وایە ژیان بەسەر دەبن کە لەلایەک مەترسی توژبوون هەیە، لەلایەک جۆرێک لە دیاریکردنی هەڵسو کەوتەکانیان و مانەوەیان لە ماڵیان. بۆی پێمان خۆش بوو ئەمڕۆ لەسەر ئەم بابەتە گفتوگۆ لەگەڵ دکتۆر ڕێدار حەمەدەمی بکەین کە ئەو پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکانە. دکتۆر گیان بەخێر بێی سەر و سەرچاو. زۆر سپاس. با لەوە دەست پێ بکەین، بترسین یان نەترسین. زۆر باشە. من دوی بەڕاستی ئێمە ئێستا لە قۆناغێکین، قۆناغەکە زیاتر خەڵک ئامادە باشی هەیە، زیاتر خەڵک هۆشیار بێتەوە، زیاتر خەڵک پابندە بەڕێنماییەکان و زیاتر خەڵک دەزانێت ئەو ڤایرۆسە چۆن کار دەکات و چۆن خۆی لە دەپارێزی. ئێستا قۆناغێکە بەڕاستی ئێمە پێویستمان زیاتر لە زیاتی ترس پێویستمان بە پێکەنینە، بە خەندەیە، ساتەکان بە خۆشی بگوزارێنین. بۆیە من داوا دەکەم لە هەموو خەڵک زیاتر لەو کاتانە پێ بکەن، چکە پێکەنین بەڕاستی کاریگەری لەسەر بەرگری لەش هەیە. حتمما جناب یەک لەو کەسانی کە هەمیشە پێ دەکەن هیوادارم ئەو پێکەینە ئەو بزەی سەر لێوە تەر بەردەوام بی و هەموو سافەکانی ئێرە زیاتر پێ بکەن. خۆی پێکەنین وا بزانم یەکە لە هەرە نیعمەتە گەورەکان کە بە مرۆڤایەتی دراوە. ئێمەش میلەتێکین توانای خۆگونجاندنمان هەیە بەڕێی من. کاتێکیش کە تەنانەت ئەم شتانی کە ئێستا لە ماڵەوە بێ زۆر نوکتە و زۆر قسەی خۆشی لێ بێگومانڵی سەرچاو پێکەینەکە لەوانی لەوە بڵێ ئەوە دڵخۆشکەرە بەڕاستی هەندێک یەک لە بابرێن شتە باشەکانی سوۆشیال میدیا ئەوەیە ئەو ماوەیە نوکتەیەکی زۆر قسەیەکی خۆشی زۆر بڵاو بۆتەوە کە بەڕاستی ئەمە کاریگەری ئیجابیان سەرنجی زیاتر ڕاکێشاوی وەڵا نوکتەکان زۆر ماشەڵڵا یەک نییە دوونیە هەزارنی هەتا مۆبایلەکانیش دەبێ هەموو ئەپەکانی لابێ بەس بۆی بتوانانی نوکتەکان بخوێنی هەمیان شتی خۆشی تێدایە. دەمەی ئەو بڵم بەڕاستی ئێستا قۆناغێکە خەڵک لە زیاتەوەی بترسێەوە لە ماڵەوە کە تووشی ترس بووە لە دوای ترسەوەش کاریگەری لەسەر میزاجی خەڵکەکان کردی و تووشی خەمۆچی بووە زیاتر هەڵوو بداتن کاتەکانی بە خۆش گوزارانی بەسەر باتن سەیری فیلمێک دەکات سەیری شتێک دەکات. من بەڕاستی هەر لەو ڕۆوە دەمەوێت دوو پەیام بگەین. پەیامێکیان ئەوەیە کە هەندێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن بەڕاستی زۆر نامەسئولانە هەڵسوکەوت دەکەن. بۆ نمونە لە کەناڵەکی ڕاگەیاندن بینیم کەوە هەموو دەم ئافرەتێک پیشاندا تووشی حاڵتێکی کۆرۆنای زۆر تند بووە، ئەم حاڵتە بەردەوام پیشاندات و ئەوان پیان وای شتێکی باش دەکەن، بەڵام ئەوە بەڕاستی لە ڕووی دەرونیەوە کاریگەری زۆر دەبێت. خەڵک لێککەوتە دەرونیەکان چییە کە کەسێکی پسپۆڕی وەکو جەنابەت پێت باش نییە کە دەروونمان ترس و شڵەژانی ئەگەر ماوە ئێستا باز دەکەین هۆکارەکان چ دوای دێنە سەر لێککەوتەکان ئەمە بەڕاستی هەندێک لە ڕاگەاندنەکان بۆ شێوە مامەڵە دەکەن کە بەردەوام ترس
دروست دەکەن پیانەوەی شتێکی باش دەکەن کە بەڕاستی باش نییە خۆشبەختانە هەندێک کەناڵم بینی وەلەو ماوەی کە زیاتر لە ماوەڕۆ دانیشتینە زیاتر کەناڵی لۆکاڵن بەرنامەی خۆش بەرنمەکان زیاتر کۆمیدینە فیلمی کۆمیدی شتووە پیشاندن ئەمەش بەڕاستی یەک لە هۆکارەکانە کەوا خەڵک بەرگری لەشی بابلێن بەرز پێت باشە ڕاگەاندنەکان جگەلەوەی کە پەیامی خۆپارێزیەکە بگەێنن هەندێک بگەڕێنەوە سەر بێگومان بڵێ هەندێک بەرنامە تەرفیکیانە بەرنامانەی خۆشگوزارانی بەرنامانی کات بەسەر بدەن ئەو شتانە پێویستە بۆی تۆسێک مرۆڤ خۆی لێ بیرکە لە هەمان کاتدا ترس پەتایە هەروەکو چۆن کۆرۆنا ڤایرس پەتای و بڵاو دەبێتەوە ترسیش پەتایە و خەڵکەشی زۆر دەیگری ئێستاش بەڕاستی خەڵکەشی زۆر تووشی ئەو ترس و تۆقی نەبووە لە هەمان کاتدا خۆشیش هەر پەتایە کابرای کە دڵی خۆش دەبێت لە ماڵەوە هەمان دڵخۆش دەکات جا ترسەکەەوە دەکا با بڵێن بەرگری جەستەیی کەسەکەکەم بێتەوە بەڵام بە پێچوانەوەش خۆشیەکەەوە دەکا بەرگری ئەو کەسە زیاتر بێتن ئەگە بین باسکەین ئەو ترسە لە چ دێتن خۆی مرۆڤ بە بەشێک لە با بڵێن غەریزەی مانەوەی لە ژیان ڕەمەچی مانەوەی ئەوەیە کە بترسێ کەواتە هەندێک ترس بۆ هەمومان پێویستە من کاتێک تووشی حاڵتێک دەبم پێویستە بترسێم وەکو پاڵنەرێک بتوانم کارەکە ئەنجام بدەم بەڵام کاتێک لە حەدی خۆی تێدەپەڕی ئەو ترسە لێم دەبێتە نەخۆشی ڕەنگە کاریگەری لە نەخۆشیەکە زیاتر بێ چونکە زۆربەی جارەکان ئەو ترسە واقعی نییە حقیقت نییە بەڵام لەمێش چیمەدایە مرۆڤ ڕۆژانە دەرووناسان دەڵێن مرۆڤ ڕۆژانە 1970 بیرکردنەوەکانی سەلبین ئەو سەلبیانە باواتەیەک ترسن بەڵام ئەو بیرکردنەوەە هەمووی شەر نییە بگاتە ئەنجام ئەگەر ئەو لەگەڵ تۆ لەگەڵ ئەو بیر و ڕایانیت کە منسە دووشتم لێ دەمەوێت لە قسەکەی جناب دەربێم یعنی کەواتە ترس بە ڕێژەیەکی کەم بۆی دافع بێ بۆی بتانی ئیشەکە بکەی ئەوە ڕێگە پێدراوە بەڵێ ڕێگە پێدراوە بە ڕێژەیەکی کەم بەڵام کە دەگاتە حدێک ئەوە کاریگەری دەبێت باشە بەنیسبەت هاوڵاتی ئێمە بۆ ئەوەی کە وەکو ئاماژەت پێکرد و خۆشبەختانە کە دەژبینین ئەوانی کە لا دەدەن لە ڕێنماییەکان عەدەدیان کەمترە لەوانی کە بەگوێیان کردووە کەواتە ئێمە نابێت لەبەر خاتری کۆمەڵێک کەسانی کەم ئێمە عەزیەتی ئەوانی بەڵام قسەیەک هەیە دەڵێن ئەگەر هاتوو بە شێوەیەک لە شێوەکان ئەگەر هاوڵاتی ترسێکی لا نەبێ ڕێنماییەکان جێبەجێ ناکەن قسەکەی جەناب زۆر جوانە خۆی بەڕاستی من یەک لەو گلەیانەی کە لە میدیاکانم هەیە لە ڕاگەاندنم هەیە و هەروە لە بابنی هەتا لە لێدوانە فەرمیەکانی حکوومەتی هەرمیشم هەیە هەموویشە هەوڵ دەدەن ترس دروستکەن وەکۆی ئێمە لە جەنگێکی مان و نەمانین بەڕاستی ئێمە هەمیشە دەڵێن جەنگ وێرانکاریە جەنگ کارەساتە بەڵام دوای جەنگ کارەساتی زیاترە کەواتە من ئێستا ناکرێ بەڕاستی هەموو چەکەکانی خۆم لە جەنجێک بەکاربینم بەڵام دوای هیچم پێ نەمێنێتەوە خۆ من بۆ شەڕێک نەهاتومە لەگەڵ کۆڕۆنای بیکەم دوایوە کەس نەمێنێ ئەو ترسی کە ئێمە دروستی دەکەین بەردەوام ترسێکە کاریگەری دوایی هەیە ئاسەواری دوای ئەو جەنگە دوای نەمانی پەتایەکە بەدیار دەکەوێت سەیری سەدام حوسێن کە وەخت خۆی فەلسەفەیەکی هەبوو دەیگوت کول شەیء من ئەجل نەسر هەموو شتێک لە پێناو سەرکەوتندا ئەو شەڕانەی کە دەکرد دەویست بە هەر نرخێک بێ بیباتەوە شەڕەکانی بردەوە بەڵام دوای ئەوە چی بوو دەرەنجام عێراقی وێران کرد کەواتە من دوی بەڕاستی کاتێک باز لە کێشەیەکی وا دەکەم دەبێت پێویستم بە کەسانی پسپۆر هەیە پێویستم بە کەسانی ڕاوێژکار هەیە بەداخۆ لەو ماوەیە چەندی بڕیاردراوە تەپشان کرد و بڕیارەکان هەرەنا من پێم وایە بەڕاستی کەسانی پسپۆر لەو بوارە لەوێ نەبوونە ئێستا مە پێویستم بە پسپۆرانی دەرونی هەیە کەەوە لە بۆڕێک بن لە شانەیەک بن شانەی قەیران تۆ پێشنیارەکەی ئەو ئەنجومەنانەی لەو شارەکان لە ئۆپەراسیۆنەکان کە بڕیار دەدەن هەر بڕیارێک کەسێک هەبێ بڵێ پاشخاتە دەرونیەکەش زیاتر لە کەسێک بێ ئەمە پێویستمان بە پسپۆری دەرونی هەیە پێویستمان بە پسپۆری ئابووری هەیە کە بەڕاستی کێشەیەک دروست دەبێت ئێستا خەڵک لە ماڵەوەیە ئەوە تدرێژ کراوە کوارنتینەکە دوای ئەوە چی بکە خەڵکەکەی قوتی ڕۆژانەی نییە کەواتە پێویستم بە پسپۆری دەرونی پێویست بە پسپۆری کۆمەڵناسی هەیە خەڵک بۆ لە کاتی قەیران وا دەکات پێویستم بە پسپۆری ئابووری هەیە پێویست بە پسپۆری سیاسی وهاکەزە کەواتە کۆمەڵێک خەڵکم پێویستە ئەمن لە کاتی قەیرانەکاندا ئامادە بێ بۆی کەمترین کێشە ڕووداتن ئەو ترسی کە زەناوت باست کرد و زۆر خەڵک دەڵێ باش ئەگەمە خەڵک نەترسێنین خەڵک بۆ جێمان ناکاتن بەڕاستی ئەوە بازەکەی هەمومان دەیدن ئەگەر بەدوو نمونە باسی کەم بۆی خەڵک بەگشت تێ بگات کە بەڕاستی نامانەیە زیاتر لە ڕووی بابلێن زاراوی زانستی بەکاربیێنن دوو نمونە بازەکەم خەڵک مەبەستەکەیم تێدەگاتن نمونە یەکەم بابلێن قوتابێکمان هەیە لە کاتی تاقیکردنەوەکاندا لەوانەیە قوتابێکی زیرەکە لەوانەیە زۆری خوێندووە باش ئامادە باشی هەیە بەڵام کاتێک قسە دەکرێت ڕەن مامۆستا زۆربەی قوتابیەکان دەکەوێنێ باشە پرسیارەکان قورسن پرسیارەکان بۆ شوێن کۆمەڵە قسە دەکرێتن ئەو قوتابێت لە شوێنی خۆی دەترسێ جا ئەو ترسەوەری دەکاتن بڕوا بۆ بکە کە بەخۆی یەکەکە لەو کەسانەی کە دەکەوێت ڕەنگە قوتابێشتر هەبێتن بۆ شێوەنە بێتن خوێندیتی بەڵام بەقەدر ئەوی خوێندووە کە دەربچێ ڕەنگە ئەو دەربچێ ئەوە دەرنەچێ نمونەیەکی تر بە باسی
لێخۆڕین سیارە بکەین کاتێک تۆ دەچی سیارە دەکڕی سیارە هەندێک مەرجی سەلامەتی هەیە پشتێنی سەلامەتی ئیستۆپەکەت ئەیBSەکەت و بە هەمان شێوە کۆمەڵێکواتێت و ئەمانە ئەم خاڵانی کە دەڵی لە هاژشتنی ئۆتۆمبیلە مەبەستت لە خۆپارێزیەکانی ئێستاتر دەست بشۆی ڕەتی دەکەینەوە زۆر دێم کاتێک من سیارێ دەخڕم ئەوەی لە سەر منەچی بکەم پشتێنی سەلامەتی بەستم لێ خوڕینەکەم لە بابلێن لە خێرایی زیاتر نەبەوەی کەمرۆ بۆی دانا بەپێی یاسابێتن و لایتەکانم بابلێن ئیش بکاتن ئیستۆپەکەم ئیش بکە بەنزینیتە بە هەمان شێوە کۆمەڵە گەرانمای هەیە پێویستە لەسەرم بیکەم باشە کەرەنمایەکانم کرد پێویست ناکە زیاتر بترسم پێویست ناکە ترسەکەم لەو حەدە تێپەڕێتن کاتێک بۆ دەکەم ئەم ترسا لە من نییە چکە من پابندم باشە ئەوانی کە کارەسا دروست دەکەن لەسەر عفو ئێستا ئەوانە ڕێنمایی هەیە وازەحە ئەڵێ باشترین شت ئەوەیە تا پێتەکرێت لە ماڵۆ بمێنەرەوە کەسێک لە ماڵەکە کاندید بکرێت کە پێداویستیەکان لە دوکانەکەی سەری کۆڵانەکە یان لە مارکێتەکەی نزیک ماڵەکە بچێ شتەکان بکڕێ و ئەوش ڕێگاکانی خۆپارێزی بەکاربێنێ زیاتر ئەو قسەی لەسەر ئەوانە دەکرێت کە چکە دەمەوێت بەو بارەشدا ینی وەکو ئەو بڵی چون ئەو پێشنیاری تۆ زۆر پێشنیارێکی جوانە چۆن ئێستا کە سەرۆکایەتی حکومت دەڵێ لێکەوتی ئابووری دەبێت لێکەوتی سیاسی دەبێت لە سەرموو جیهان بێگومان تۆش خەمخۆرێکی بواری دەرونی لە ناو کۆمەلگای دەڵێ لێکەوتەی دەرونی دەبێت پێشنیارێکی زۆر جوانە کە ئێوە کەسانی وەکو ئێوە ڕاوێژیان پێ بکرێت لە بڕیارەکان بەڵام چی بەوانی ترەڵی کە ئەسڵەن ترسیان نییە و گوێنیان زۆر باشە کاتێمە دێنەوە سەرەوە ئێمە دەڵێن بە هەمومان پابندی ڕێنمایەکان بین وەکو ئەو نمونەی کە لە لێخوڕنی ئۆتۆمبیلەکە باسم کرد قصدت ئەوەیە تۆ ئۆتۆمبیل ئۆتۆمبیل لێ بخۆڕی ڕێنمایەکان کە بەڵام هەموو ئۆتۆمبیل لێ دەعمەکە و دەتکوژێ وەنیە و ڕۆژانەش پۆلیسی هاتوچوو ئەو کەسانە غەرامە دەکا کەوا سەرپێچی یاسایی دەکەن باش بەڵام ئەگەر هاتوو ڕۆژانە بینە بەرچاوت ڕۆژانە با بڵێن کەناڵێکی ڕاگەاندن هەبی ڕۆژانە خەڵک بترسێنێ بەوەی ئەمڕۆ بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیلەوە 2000 کەس برد ئەمڕۆ بەهۆی ڕووداوی ئۆتۆمبیلە ئەوەندە کەسە وای لێهات ئەگەر ڕۆژانەوەی کرد وەری ئەو کەسەی کە پابندی ڕێنمایەکانی لێخوڕینیشە لە شوێنی خۆی دەترسێ کەواتە ئێمە کاتێک دەڵێن کاکە تکایە هەوڵ بدەن خەڵک فێرکەن هۆشیار بکەنەوە پابندی ڕێنمایەکان بن مەبەستیمە ئەوەیە کە هەمومان پابندین بەڵام کاتێک کەسێکی لە ماڵەوە بخۆی دانیشتووە تۆ بەردەوام دەیترسێنی ئەو کەسش دەترسێ کەواتە من کاتێک پابندی ڕێنمایم بۆچی من بازی کەسێک بدەم کە پابندیە بێگومان مەبەستەکە ئەوێ زیاتر لەگەڵ ئەوانە بەڕێیت و غەرامە وەکو سەرپێچی دەکا پێم خۆشە بەڕاستی ئەو مەفرەزانە بەردەوام بن سەرپێچی زیاتر غەرامە زیاتر تا حدی زیندانی کردنیش بەڕاستی ڕێگە پێ کوارانتینکردن ئێستا زیندان کوارانتینکردن شتێک لەگەڵ وان بکرێ بەڵام ناکرێ بەڕاستی تۆبی هەموو سزای هەموو کۆمەلگە بدەیت ئەو ترس ئێمە کە باستێکە بەڕاستی ترسێک ئەوکو باسم کرد ئێستاژ نا دوای ئێستا بەڕاستی کارەساتی دوای پەتایەکە ئەوە کێشەی زیاتر دەنێتەوە وەریدە کۆمەلگایەکە هەمووی تووشی تڕۆما دەبێت نمونەمان لەبەردەستە کاتی بوومەلەرزەکەی کە ڕوویدا لە کوردستان هەمووی هەولێری گرتەوە خەڵکەشی زۆر تووشی PTSD بوو واتە زەبری دەرونی دوای ڕوودا و وەختی هاتنی داعش کە هێشتا نەگەیشت بە هەولێر خەڵکەشی زۆر تووشی ترسی و تۆقینیشی زۆر بوو ئێستاش هەندێک ئەوان لەژێر چارەسەریدان باشە ئێستا کەسێک گوێ لە جەناب تەگرێ و هەموو ئامۆژگاریەکان وەرگێ بەڵام پرسیار دەکات دەڵێ باشە من چۆن نەترسێ بەڵام وەکو باسمان کرد کاتێک تۆ دەی پابندی ڕێنمایەکان دەبی هۆکارێک نامێنێت تۆ بۆ ترس من کاتێک دێم سیارەکە لێ دەخۆم لە شێستەوە دەیهاژم پشتین سەلامەتیم هەیە دڵنیام ئیستاپەکەم ئیش دەکە دڵنیام لایتەکەم ئیش دەکات دڵنیام ڕۆنەکەم گۆڕیوە ترسێکی زیاد لە چی بکەم کەواتە ئەم لەو حاڵتە ناترسم کەسێک بەردەوام دەستی بشوە لە ماڵەوە بمێنێتەوە تێکەڵاوی نەکە شتەکانی کە هەیە هۆکارێک نییە بۆ ترسم هیچ هۆکارێک نییە بۆ ترسم بەڕاستی چکە ئەو کەسە پابندی ڕێنمایەکانی سوشیال میدیا و ئەوە بە شتێکە پێم خۆشە دوایی بەڕاستی باسی دێنە سەری دەمەوێت ئێستا لەسەر ئەوە بڵین کەواتە ترس بۆ ئێستاش نەبێ بۆ داهاتوو بێگومان لێکەوتەی هەیە لەکەوتەکان لە بدایەت زانەوە پرسیار لێکرد مەوێت بە کورتی باسی حەزم لێ بەڕاستی مەودانیە لێرە لێکەوتەکان ئەوەی تووشی دڵڕاوچێ دەبێت وەکو نەخۆشی تووشی خەمۆچی دەبێت وەکو نەخۆشی تووشی نەخۆشی وەسواسی دەبێت تەنانەت ئەو کەسانی کە وەسواسیان هەیە ئێستا سەر هەڵداتەوە تووشی PTSD دەبێت زەبری دەرونی دوای کەواتە کۆمەڵێک نەخۆشی هەیە ئامادەیان هەیە کە ئەو کەسە تووشیان بێ لە داهاتوودا کەواتە ئێمە دوای نەمانی پەتایەکە تووشی پەتایەکی دەرونی گەورە دەبین کەواتە ئێمە ئەبێ بەو شێوەش بیر بکەینەوە هەم خۆمان و هەم ئەندامانی خێزانەکانیشمان وا لێ بکەین کە لە ترسەکەیە زیاتر ڕێکارەکان جێبەجێ بکەین وەکو دکتۆر ڕێداروتی دوورکەینەوە ترسەکان با بینە سەر حاڵەتێکی تر کە دڵنیام بەشێک زۆر لە هاوڵاتیانیش ئەو بابەتیان بەلاوە مهمە
کێشەی پرۆپاگەندا بەڵێ، ئێستا دەستان خۆش. ئێستا شتێک پەیدا بووە کەسێک هەڵەسێ ڤیددیۆیەک دادەنێ تەرجمەی نازانم دۆبلاجی یەکێکەکە بنەوەیەک هەواڵی ڤاکسینێک بڵاو دەکاتەوە زۆر باش. دەڵێ چارەسەر ئەوها هەڵبژاردننی یانجیاکردنەوەی ڕاستیەکان لە پرۆپاگەندە و کاریگەری پرۆپاگەندە لەسەر ئێمە زۆر لە ترسەکە کەمتر نییە بێگومان وایە خۆی قسەیەکی مارک تۆین هەیە کە نووسەرێکی بەناوانگی جیهانیە دەڵێ هەتا ڕاستی خەریکی بەستنی قەیتانەکانی پێڵاویتی درۆ جارێک سوراوەتەوە لە زەوی و سەیری دەکات بزانێت درۆ کاریگەری چەندە پرۆپاگەندەش بێگومان بەشێکە لە درۆ زانەوەت باسی سوۆشیل میدیات کرد لە ڕۆژگاری ئەو ڕۆماندا بەڕاستی کە جاری مەرجی ڕۆژنامە لێدراوە و خەریکە جاری مەرجی تەلەڤیزیۆن و سەتەلایتەکانیش لێ دەدرێت ئێستا شتەکە پێچاوانە بووتەوە لە زیاتی خەڵک بێ زانیاری لە تەلەڤیزیۆن ئەگرێ تەلەڤیزیۆنەکان خۆشیان دێن زانیاری لە سوۆشیل میدیا وەردەگرن لە پیجی دەکەونەژێ کاریگەری بێگومان لە پیجی ئەوم لە پیجی فلانە کەس وەرگرتووە خۆی لە تەلەڤیزیۆنەکان باز دەکرێت نمونەشمان زۆرە ئەوان باسی سوۆشیل میدیاکە دەکەن کەواتە ئێستا سوۆشیل میدیا بەڕاستی بوویتە با بڵێن هۆکاری ڕاگەیاندنی سەرەکی لە هەموو جیهان بۆی لێ هاتووە سوۆشیل میدیا چونکە لە سوۆشیل میدیادا بەڕاستی ئەو کەسە خۆی دەبێنێتەوە فقط تەماشاکەر نییە بەڵکو کارتێکەریشە لەوێ ڕای هەیە ڕادەگۆڕێتەوە لە هەموو هۆکارەکانی تڕاگەیاندن جاران فقط تەماشای دەکرد هیچ قسەنەوە بیکە بەڵام ئێستا خۆی ڕای خۆی دەنووسێ شتی خۆی دەنووسێ سوۆشیل میدیا بەڕاستی من وەکو بازارێک تەماشای دەکەم تۆ کاتێک دەچێت بازارێکی گشتی بێگومان هەم خەڵکی شتێدایە لە تەمەنی بچووک داکو گەورە پیر پیاو ژن لە هەموو با بڵێن ئاستی جیاوازی بیرکردنەوە ئاستی جیاوازی خوێندەواری و ئەکادیمە حتا ئاخری کەواتە کاتێک لە شوێنێکی وای کەلوپەلەکانیش جیاوازن هەموو شتێک جیاوازە بێگومان کەواتە سوۆشیل میدیاش ڕێگوکە ئەو بازارەوەیە باشە بینە بەرچاوت بڵێن بۆ نمونە خوانە خواستە لەو بازارە تەقینەوەیەک ڕوویدا ماوەیەک لە تو دوورە بەڵام تۆ بەس گوێ لە دەنگەکە بوو یەکەم کەس دێ با بڵێن منداڵێکە دێ گەنجەکە دێ لێی دەپرسی ئەمە چی ڕوویدا لەوانەیە هەندێک هەواڵت پێ بڕێ شەرنی هەوڵەکان ڕاز بن بەڵام چکە تۆ تووشی ترس بووی کێشەکە لەوەدا بەڕاستی لە سوۆشیل میدیا چکە من تووشی ترس بوومە باوەڕی پێ دەکەم لەوانەیە من لە ئاستی زانستی بەرزم بەڵام منداڵێک هاتو لەوێ هاتوتەوە باوەڕی پێ دەکەم لەوانەیە کەسێکی تر بێ باوەڕی پێ دەکەم دێم بەشێک لە دەرونی مرۆڤ وایە کاتێک تووشی ترس دەبێ حەز دەکە خۆی ترسەکە بڵاوکاتەوە کەواتە ڕێدار ڕاستە پسپۆری دەرونیە بەڵام هاتوو هۆکارێک بۆ بڵاوبوونەوەی ئەو پرۆپاگەندەیە بەو شێوێ دەڕوە لێ بەڕاستی من یەک لە پەیامەکانم ئەوەیە مەرز نییە کەسێک کە پسپۆر بێ تایبەتمەند بێ لە بواری خۆی ڕۆشنبیر بێ ئەو قسانی دەکا ڕاست بێ تکایە ئەگەر لە سوۆشیل میدیاش وەرتان گرت هەوڵ بدەن دڵنیا بوون لە زیاتر لەسەر چاوێک مەرز نییە ئەو کەسێک کە قسەکان دەکاتن قسەکانی بزانم جیاکردنەوەی پرۆپاگەندەش لە هەواڵی سەرچاوە ڕاست کارێکی زۆر قورس نییە لەبەرەوەی ئێمە ماوەیەکی زۆرە سوۆشیال میدیا بەکاردێن زۆر شتمان بینی لە بیدایەتەوە قسە کرا و دوایش بەڵادەر نەچوو قورس نییە ئەگەر مرۆڤ هەوڵ بداتن نەکەوتە ژێر کاریگەری بەستەکەی من لەوە بوو هەوڵ بدە یەکەم سەر بڵاوی نەکاتەوە هەوڵ بدە ئارام بێ هەوڵ بدە لە چەندین سەرچاوەری بگرێتن سەرچاوەکانی ئەوڕۆ بەڕاستی ئەوەی کە بتێوێ بۆی نەکەوێ ژێر کاریگەری پرۆپاگەندە پێمان باشە بەڕاستی هەوڵ بدەی لەسەر چاوی زانستی و یانیش لەسەر چاوی تەلەڤیزیۆنی فەرمی چکە ئەو دوو شوێنە بەرپرسن لە قسەکانی ئەگەرچی هەندێک جار ئەوان ژۆک و بەزێک بەکاری دێنن پەیجی کوردستان 24 لە سوۆشیال میدیا ئەمڕۆ بینەرانی ئاگادار کردبوو کە بەڕێزت میوانەبی لە کۆڤید-19 بۆیە چەند پرسیارێکی ئەوانمان هەڵبژاردو ئەمانێ بە جەناتی ڕاگەنی ئەسمەر هەڵەبجەی دەڵێت کۆڕۆنا کاریگەری دەرونی زۆری لێکردوم هەموو شەوێک تا درەنگ لە تاو بیرکردنەوە و ترس خەوم لێ ناکەوێت چی بکەم باش ئەوە یەک لەو حاڵتانی کە باسمان کرد پێدەڵم PTSD واتە زەبری دەرونی دوای ڕوودا و ئەوە حاڵتێکە ئەوەی کە ئەسمەرخان باس دەکات شتە نەگەیشتە ئەو خۆناغە چکە مانگەیش پێویستە بەڵام پێشەوە پێدڵن ئەکیوت سترێس دیسۆردەر واتە با بڵێن زەبرێکی دەرونی لە ناکاو پڕیان تند هەر ناویش لێ بڵێ ئەو حاڵتێکە بەڕاستی ئەو ئێستا پێویستی بە ڕێنمایی دەرونی دەبێت باشەمە لە حاڵاتێکین شارتۆخ کراوە ئەوە دەبێت بچیتە لای دکتۆرێکی دەرونیان ڕێنمایی کارێکی دەرونی جیاوازینە لەو قۆناغەدا بتوانین یارمەتی بدات لێرە ڕەنگە ئەو بوارە نەبێ بتوانین زیاتر باسکەین بەڵام ئەو حاڵاتێکە کەوا لێکەوتی ئەوەیە کە باسمان کرد لە ڕاگەاندنەکاندا خەڵک زۆر دەترسێندرێ زۆر باشە ئێوە خۆتان وەکو پزیشکی پسپۆڕی دەرونی هیچ شوێنێکتان هەیە پێیج و پسپۆر وەکو کۆمەڵی پزیشکانی ئەگەر ئاگاد لێبێ بۆی کەسێکی وەکو ئەسمەرخان توانێت نامەتان بۆ بێگومان ئەمە هەیتمان هەمووکو هەر کەسە و لە پەیجی خۆی لە فەیسبووکە لە شوێنەکانی ترەکە ئینستاگرام ئەوانەی هەر کەسە خۆی ئاگاداری بڵاو کردێتەوە باز لەوە دەکات کە کاتێک دەرخان کردووە بۆ وەڵامدانەوەی پرسیاری ئەو کەسانی کە بتوانێت یارمەتیاندا لە هەمان کاتیشدا ئەوی جێگەی دەستخۆشیە زۆربەی دکتۆرە
دەرونیەکان و ڕێنماییکار دەرونیەکان هەوڵیانداوە قسە بۆ خەڵک بکەن چ قسە بکەن یان چ بەنووسین مای دەستخۆشیە من بەشێکی زۆریان نەبینم ئەوە واجبە بە بەڕێزیشتەوە بە هەندێک پزیشکی خۆشەویستی تریشەوە کە ڕۆژانە ڤیددیۆ و قسە و لایڤ و ئەمانە دەکەن خات و ئەماندا لە کۆمنتێک نووسیوێتی ئەڵێ پیاوەکان بوونەتە دڕندە لە ماڵەوە ناتوانین بڵین لەل ئەبێتە شەڕ و فەرتەنە ئامۆژگاریتان چییە؟ وڵی شارتی لە ماڵێک وابێتن یعنی لەوانی لە ماڵ خۆم زۆر ئاسوودە بن لەوانی خێزانشم زۆر ئاسوودە بێ دیسان بەڕاستی ئەوە حاڵتێکی با بڵێن لەوانێت چەند حاڵەتێکی وەمان هەیە بەڵام پێچوانەکەشمان هەیە ئێستا پێچوانە منداڵەکان زۆر دڵیان خۆشە چونکە دایە و بابە لە ماڵ نەگەریان پێشتر کاتیان نەبوو خۆزگیان دەخواست کاتێکە بێ کاتی زیاتر لەگەڵ بەسەر بەرن خێزانەکانیش بە هەمان شێوە ئەگەر شتێکی وا هەیە پێم باش ئەو شتانە زیاتر ڕوونی بکاتەوە کە لێرە بوارنێ چەند دەڵێمەوە بەڵام دەتوانێت لەگەڵ دکتۆرێکی دەرون یان ڕێنماییکارێک زیاتر قسە بکە خۆی کێشەی ئەوەیە کە زۆر جار ینی لە ناو کۆمەڵگەی ئەمە ئاوها باوە هەرچەندە ئێستا تا ڕادەیەکی زۆر ئافرەتانیش ئیش و کار دەکەن لە دەرەوەوانە دیارەمانەوەیەکی زۆر لە ماڵەوە نوع کێشانە دروست دەکات وەکو ئەو خاتونە بێگومان بەڕاستی ئەمە لێرە ئەو دەرفەتەمانی باز بکەین کاتێک لە ماڵەوە دەکەی هیوادارم لە دەرفەتێکی تر لێرە یان شوێنیشتر بتوانین ئەوە باز بکەین کاتێک ئینسان لە ماڵەوەی چ بکات پێم خۆش درندەیە ڕزگاری بێت ئەگەر پێمان بکرێت لە بەرنمەیەکی نزیکی هیوادارەیە هەر ئەگەر بە هێڵکاریش بێ لەگەڵ بەڕێستا باسی کاتژمێرەکانی ناو ماڵەوە بکەین پرسیارێکی تر یاسین نادر دەڵێ ئایا ترساندنی خەڵک لە ڕاگەیاندنەکان هاوکاری بڵاوبوونی نەخۆشیەکە نیە بێگومان تۆ بە دوورودێژی ئەو وەڵامت دایەوە ئەگەر شتێکی ئیزافەت هەبوو بەڕاستی ئەوی کەوتمەر ئەوەیە زیاتر ترسەکە کاریگەری زیاترە کۆرۆنا پەتایەکە دێو دەڕوە بەڵام کاریگەری ترسەکە دەمێنێ بۆمان کەەوەش کێشەیەەکە دیسان وەکو باز دەکەم شەڕ کارەساتە بەڵام دوای شەڕ کارەساتی زیاترە هیوادارم پرس بە پسپۆران بکرێت بۆی بتوانین ئەو کارەساتی دوای شەڕ مەرزنی کارەساتەکان هەر نەخۆشی دەرونی بێ لێکەوتە ئابوووریەکانی لێکەوتە کۆمەڵاتەکانی زۆرشی تریش دەگرێتەوە پرسیارێکی تریش هەیە فەهیم ئیسا دەڵێ ئایا زۆر سەرقاڵبوون بە بابەتی کۆرۆنا زیان بە دەرونی ئێمە ناگەێنێت بێگومان ئەوەیەکەن ئەوڕۆ بەڕاستی مەبەستم بوو باسیشم کرد هیواداریشم بەڕاستی میدیاکان ڕاگەیاندنەکان دەستی لەسەر سوچیکەن لە زیاتیەوە دوو قسەی خۆش بڵاوکەنەوە ئێستا خەڵک فێر بوو بەڕاستی دەزانێت کۆرۆنا چیە دەزانی ڕێنماییەکان چیە دەزانی چۆن پابەنی دەبێتن ئیتر ئەوەی لەسەرمان ئەوە کراوە ئەوەی زیاتر تۆ ناتوانانی هیچی بۆ بکەیت کەسێک کە بڕیاری داوە 180 لێ بخۆری هەر ڕۆژگادێ وەردەگەڕێ من چی بۆ بکەم زیاتر ناکرێتن ڕاست کۆتا پرسیارم بۆ بەڕێزت پابندبوون بە ڕێنماییەکان ئایا هیچ پاڵنەرێکی دەرونی هەیە مەسەلەن من وا لە خۆم بکەم کە زیاتر بتوان مەسەلەن هەندێک هێڵە من حەزم لێ پابند بم بەڵام تااقەتم نییە بێزار بووم چی بکەم چینێک ئایا هیچ شتێک هەیە کە مەسەلەن ئەگەر بە کورتی پێیان بڵێ ئەو ڕێگاش تاقیوانە دەستخۆش خۆی بەڕاستی شتێکە بۆ بیرم سەرتا باسکەم ئەوانی کە دەترسێن ئەگەر پێیان بڵێ کاکە خەریکە بەردێک بەردەبێتەوە لە ئاسمان یەک کەس دەکوژێ لە 7 میلیارد کەس مادەم ترسی ڕەنگە بڵێ ئەو کەسە منم ئەگەر لە ماڵۆژ دانیشتبوون بزانە چەند کاریگەری هەیە پابند بوون ئێمە بەڕاستی وەکو باسمان کرد ڕەنگە لێرە دەرفەت نەبێ شکانی ڕۆتینەکانی ماڵەوەیە تۆ کاتێک لە ماڵ دانیشتی داستا مراجعەیەکی خۆت بکەوە زۆر شتە بۆ ڕۆژانە خۆزگەت دەخواست ئەگەر کاتم هەبە فلانشتم دەکرد زۆر بەمان هەست بە با بڵێن هەست بە ئازاردانی وجدان دەکەین کە وەکو پێویست لەگەر منداڵەکانمان کاتمان بەسەر نەبردووە ئێستا کاتێتی وەکو پێویست با بڵێن گرنجمان بە خێزانەکانمان داوە ئێستا کاتێتی وەکو پێویست لە ئەگەر باخچەکەم هەیە لە ماڵەوە گرنج باخچەکە نەداوە هەندێک شتی ترمێ شتەکانی کۆنی خۆم دێنمە گۆڕێ تەلەفۆن بە کەسانی دەکەم کە لە مێژە قسەم لەگەڵ نەکردوونە ئەوانەوە هەموو شتێن بۆ شکانی ڕۆتین بێگومان هەموو ڕۆتینێک نەک بەهۆی پەتای کۆڕۆنا بە هەر هۆکارێک بێ ڕۆتین وە دەکە ئینسان تووشی بێزاری بێ بێزاری وە دەکات تووشی تووڕە و تووشی خەمۆکی بێ وەکوێ ئەگەر ئاوی بارانیش بوو بەڵام کاتێک بۆ گۆم بۆ ماوەیەک ڕاوەسەتیێت ڕۆژ بە ڕۆژدا بڵێن بۆ گەنتر دەبێت بەڵام ئەگەر هاتووە ئەوەکو ڕووبار ڕۆیشت بەردەوام ڕۆیشت بەردەوام لە جوورەدا بوو ئەوە کاریگەری خۆشە لەم شوانە لە ئەڵلقەیەکی تر هەر سکێچێکی ئەو بابەتەی ناوماڵەوە بکەین و زۆر لێ لەگەڵمانەبی زۆر ڕێدار محەممەد ئەمین پزیشکی پسپۆڕی نەخۆشی دەرونیەکان یەک گوتەما ئەگەر ببورن من لە دواتە حەز دەکەم قسەیەک بۆ کەسان بکەم کە دەترسێن لە ڕابردوودا مرۆڤ تووشی پەتای زۆر لە کۆڕۆنا ترسناکتر بۆتەوە بەسەریدا زاڵ بووە لەو کاتانە ئێمە ئەوها زانست بووینە نە هەندە پێداویستیشمان هەبووە ئێستا خۆشبەختانە زانستێکی زۆرمان لەبەردەستە و لە هەمان کاتیشدا بەڕاستی پێداویستی زۆریشمان هەیە ئەوە دوو هۆکارەوەمانی دەکات کە کەمتر بترسێن کەەوە بتوانین زیاتر ڕوبەڕووی کۆڕۆنا بینەوە زۆر سپاس دکتۆر ڕێدار پزیشکی پسپۆڕی نەخۆشیە دەرونیەکان بەڵێن بێ
شەوێکی تر لێرە میوانداری دەکەین بابەتێکی گرنگتر باسەکەین. زۆر سپاس بە ئامادەبوون. سپاس. 650 کەسی دیکە لە ئیتالیا بە کۆرۆنا گیانیان لەدەستدا. حکوومەتی ئیتالیا ڕایگەیان تەنیا لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 650 کەسی دیکە بە پەتای کۆرۆنا گیانیان لەدەستداوە. ژمارەی مردووان بە کۆرۆنا لە ئیتالیا گەیشتە 5467 کەس. لەبارەی توشببووانیشەوە حکوومەت ڕایگەیان ژمارەکان هەڵکشاوە بۆ 59128 کەس. ئەو ژمارەیەش تەنیا 7024 کەس چاکبوونەتەوە. خۆشەویستان بۆ زانینی بارودۆخی ئێستا کە ئۆکو دەبینین ئیتالیا ئێستا ئەڵمانیا بە هەندێک وڵاتانی تری ئەوروپاش کە بارودۆخەکەیان تا ڕادەیەکی زۆر خراپ ڕوو لە هەڵکشانە و خەریکە لە کۆنتترۆل دەردەچێت پێمان خۆشە و توێژێک لەگەڵ بەڕێز دلاوەر ئاژگەی نوێنەری حکوومەتتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا بکەین کە بە سکایپەوە لە بروکسلۆ لەگەڵمانە. کاک دلاوەر ئێوارە باش. ئەوروپیەکان دەسەڵاتدارانی ئەوروپا چۆن مامەڵە لەگەڵ ئەم پەتایە و ئەم حاڵەتە نەخوازراوی کە ئێستا ئەم حاڵەتە مەترسینەکەی بەسەریانە هاتووە تا مامەڵە دەکەن؟ ئەو کاتتان باش هەموو لای ئاگادارن کە ئێستا ئەوروپا گەیشتوانی پێناوتەنە قۆناغێکی زۆر مەترسیدار و هەستیار بەتایبەتی گوڵمەژەتان پێ کرد ئیتالیا یەک لە وڵاتانەیە کە ئێستا لە حاڵەتێکی زۆر مەترسیداردایە و جێی سەرنج و چڕانی زۆربەی جیهان و وڵاتانی بەتایبەتی ئەوروپاشە و زۆریشان لە وڵاتانە ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ هاوکاریکردنی ئیتالیا بەناردنی پزیشک و بە هاوکاریکردنی بە شێوازشی تر. وڵاتانی ئەوروپی بەداخەوە بتوانین بڵێن کە درەنگ هاتنە سەر هێڵ و دوو وڵات نەبێ کە زۆر بەخێرایی بڕیاری زۆر هەستیاریاندا و زۆربەی مەدرسەکانیان داخست و کارمەندانی دەوڵەتیان ناردۆ ماڵەکانی خۆیان و ئەو ڕێکاری زۆر تونداگرت لەبەر بەشێکی تر لەوان زۆر درەنگ دەستیان پێ کرد. زۆر جاری دەبیستین لە گوێمان لە دەبێت لە ئیتالیەکان خۆیان کە هوشاری دەدەن وڵاتانی تێک کە ئەو هەڵەی ئێمە کردمان زۆر گرنگە ئێوە تکراری نەکەنەوە لەبەرەوە یەگەر لە کۆنتترۆل دەرچوو چەند سیستەمی تەندروستی وڵاتەکەت بەهێز بێت چەند خاوەن ئەجمون بی چەند کەریستە و ئیمکانات لەبەردەستبی بەڵام کە لە کۆنتترۆل دەرچوو بۆ وڵاتێکی گەورە لە یەک کاتدا بە دەیان هەزار کەس پێویستی بە نەخۆشخانە و بە پێداویستی پزیشکی و بە هاوکاری تەندروستی بوو ئەمە بۆ هیچ وڵاتێک و هیچ هێزێک ناتوانێت بەرەنگاری ئەو حاڵەتە ببێتەوە. حد چەندە ئەگەر بێت حاڵەتەکان مەترسین بردنیشی لەسەر نەبێ بەڵام لە ڕووی کۆنتترۆلکردن لە کۆنتترۆل دەردەچێ و ئەوە شتی تری بە دواوەدادێک کە کاریگەری لەسەر بواری تری ژیان و بواری ئەمنی و زۆر بواری تر بە شێوەشی نەرێنی دەبێت. هەندێک لە وڵاتان وەکو باسم کرد یەک لەوانە وڵاتە زۆر بەهێزەوە بتوندیاتە سەر لەوانە دانیمارک بوو بەلژیکا بە هەمان شێوە بەلژیکا یەکسەر ڕاگەیان کرد تا سێ چوار حاڵەتی زۆر تایبەتی دەبێ مەدرسەکان داخران هاتوچۆ زۆر سنووردار کرا بەڵام ئەو ڕۆزیری تەندروستان ڕاگەیان کە ئەمە بۆ 8 هەفتەی تر یعنی دخایانی یعنی تا بڵێن نزیکی مانگی تر لە بەلژیکا بە هەمان شێوە لەسەر ئەو ڕێڕەوە بەردەوام و کۆمەڵێک بڕیاری توندیشان دەرکرد بۆ نمونەکە زۆر گرنگ ئاماژەی پێ بکەین لەوانە ئەگەبێت و ئەو هەر کەسێک گروپێک یان لایەنێک پابەر نەبێ بەو ڕێنمایانە و بەو ڕێکارانێکە حکوومەتی بەلژیکا بۆ نمونە بڕیاری لەسەرداون ئەوە دەکرێت تا 4000 یورۆ دەکرێت قەرامە وەرگری ئەو کەستا کە بەرپرس بێ لە پێشەرکردنی ئەو ڕێنمایانە یان تاکو 3 مانگ زیندان سجن بەخۆی نیشانەی ئەوەیە کە چەند بەجددیەوە چەند ئەو وڵاتە ئێستا کار دەکا بۆ سنووردارکردنی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لەناو کۆمەلگا کە بە حاڵەتێکی زۆر مەترسی لە ناوی دەبات. بەڵێ کاک دلاوەرشیان دەتوانین بەڕاستی ئەگەر بپرسم خۆی یەکێتی ئەوروپا وڵاتانی ئەوروپا بەوە بەناوبانگ بوون کە سنووریان نەهێشتە بوو. هەموو کەسێک لە هەر وڵاتێکی ئەوروپا تایبەتی ئەوروپای بڵین ڕۆژئاوا کە هاوڵاتیان زۆر بە
سادەیی و زۆر بە ئازادانە بە ڕێگەی کارتێکی تایبەتەوە سەرجەم وڵاتەکانیان دەکرد هەندێک جادە ڕۆشنە شوێنی تریش ئێستا ئەم ڤایرۆسە وای لێکردن سنوورەکان سەر لە نوێ ببێتەوە تاکی ئەوروپی یان با بڵین بە حکمیەوەی کە بەڕێزت نوێنەرایەتی هەرێمەکەمانەکەی لە ناوێشەتی ئەوروپادا کە ئەوان چۆن بیر دەکەنەوە دەڵێن ئایا ئەمە سەرەتایەکی نوێ یان پێ دوایە بارودۆخی ئەوروپا بگەڕێتەوە دۆخی پێش کۆڕۆنا خۆی لە ئاخر پرسیار دەستێکم بێگومان نەتەنیا ئەوروپای دوای پێش کۆڕۆنا دوای کۆڕۆنا وەکو یەک ناوێ بەڵکو جیهانی دوای کۆڕۆنا وەکو جیهان پێش کۆڕۆنا هەبێ ئەمە جیگای پرسیار و بڵێن داوتوکردن نییە بابەتی سنوورەکان پێشتریش چەند جارێک ئەم بابەتە باس کراوە لە کاتی ڕشی داعش بۆ هەندێک لە وڵاتانی ئەوروپا لە کاتی هاتنی پەنابەر و ئاوارەکان بۆ ناو سنوورەکانی شێتی ئەوروپا بابەتە باس کرا بەڵام ئەو کاتە زۆر لەلایەن گرنگ بوو کە ئەوان چۆکدان نەمێن بۆ ئەو فشارانەوە بەردەوام بن لەسەر ئەو سیاست و پرەنسیبەی کە بڕوایان پێ ئەو پرەنسیبانی کێشێتی ئەوروپایان بەسەر دامەزراندووە و پێیان وایە کە نەبوونی سنوور نزیکبوونەوەی گەلەکان یەکتر دەبێتە پێشگیریکردن لە هەندێک مەشاکل و کێشەی تر کە ئەگەر بێت و کە ئەوان دوو جار لە وێژی خۆیان بینیانە بۆ نمونە لە شەڕی جیهانی یەکەم و شەڕی جیهانی دووەم و ئەو خێرانەی تر کە دواتر لە ئەوروپا لە ئەوروپا کردووە بۆیە دەست بەرداری ئەوە نەبوون کە سنوورەکان بڵێن ئینسانەکە بگەڕێنەوە لە بینی وڵاتان لە نێوان وڵاتانی ئەندام لێشێتی ئەوروپا ئەمە هەر ئەم سیاسەتە هەر بەردەوامە بەڵام بۆ حاڵەتی ئێستا کە کۆڕۆنا بڵاو بووتەوە هەندێک لە وڵاتان بڕیاریاندا کە سنوورەکان بە تەواوی دابخەن بۆ ماوەیەکی دیاری کرا و هەندێکیان هەر بەردەوامن لە ئەوەی کە سنوورەکانت کراوەیە ئەمەش زۆرتر بۆ ئەوەیە بگومان بۆ ئەوەی کە حەڵکەکە نەتوانێت هاتوچۆ بکات لە هەندێک وڵات بە ڕێژەی توشبوان زۆر دەکەمترە لە وڵاتانی تر و هیچمان دەزانین بۆ نمونە لە ئیتالیا ئەمە بە یەک کەس دەستپێکی بە یەک کەس هاتووە لە ئاسیا بۆ ناوچەیەکی کە خەڵک لەوێ وەرزشی سەر بە گوشتی دەکاو لەوێ بڵاو بووتەوە هەموو ئیتالیا لەوێشرا بۆ هەموو وڵاتانی تری ئەوروپا بۆ پێشگیریکردن لە حالەتە سنوورەکان تامان دەبیدا بکەین نەک سنووری بینی وڵاتان بەلکو هاتوچۆی نێوان لە نێو شارەکاندا لە گەڕک بۆ گەڕک وەکەوەی کایسا لە کوردستان دەبینین بۆ ئەوەی بتوانن کۆنتترۆلی خەڵکەکە بکەن بۆ کەمتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەواتە ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان ئەوانیش بە شێوەیەک لە شێوەکان هاتنە سەر ئەو ڕایی کە پێویستە دابڕاندنی خەڵکەکە بۆی زیاتر نەبێتە هۆی بڵاوبوونەوە دەمەوێت بڕۆمە سەر ئەو بابەتەی کە دوێنێ یان بڵین ئەم ڕۆژ زۆر باسکرا بە کارهێنانی دوو جۆری دەرمان کلۆرۆکوین و ئازیترۆمایسین تایبەتی لە وڵاتێکی وەکو فەرەنسا کە باز لەوە دەکات دەڵێ ئێمە بەکارمان هێنا و ئەنجامی هەبووە لە ئەمریکا دۆناڵد ترامپ دەڵێ بە هەمان شێوە ئێمە دەستکاریەکی کلۆرۆکوینمان کردووە و ئەنجامەکانی وەکو خۆی دەڵێ پرۆمیسینگ ینی لەوانەیە لە داهاتوودا زۆر ئیسفادەی لێ بکەین ئێوە چه زانیاریەکتان هەیە لەسەر ئەو بابەتە بەڵێ ئەو بابەتی کە جەنابەت باس کرد وایە ڕاستە تاقیکردنەوەە ئەنجام دراون و وەکو باس لێوە دەکرێت نەتیجەی باشی هەبووە لەسەر بەشێکی زۆر لەو کەسانی کە نیشانەکانی کۆڕۆنا لە ناویان زۆر توندە و بەرەو باشبوونەوە ڕۆیشتن ئەمە جێگای دڵخۆشیە دیارە لەو تاقیکردنەوە سێ گروپیان لە بەرچاو بوو گروپێک کە هیچ دەرمانی پێ نەدراوە ئەوان ئەو گروپانی کە نەخۆش بوونە و نیشانەی توندی ڤایرۆسی نەخۆشی کۆڕۆنا تێدا بووە گروپی یەکەم هیچ جۆرە دەرمانیان پێ نەدراوە گروپی دووەم تەنیا دەرمانی مالاریا هایدرۆکسی کلۆرکینی پێدراوە گروپی سێوەمیش ئەم دەرمانە و زائیدەن ئازیترۆمایسین کە ئەویش پێدراوە دوو دەرمان بە یەک تادا پێدراوە گروپی سێم نەتیجەکەی زۆر باشتر بووە نەخۆشەکە تا ڕادێکی باش وەستاوە گروپی دووەم کە تەنها دەرمانی مالاریان پێدراوە تا ڕادێک نەخۆشەکە وەستراوە و ئەمە نەتیجەیەکی باشەوە تەوان ئەمزان هێرە گەندراوە لەو شوێنێکە تاقیکراوە بە شوێنەکانی تری ئەوروپا وڵاتانی تریش بەڵام لە ئێستادا زۆر لەو کۆمپانیە گەورانی دەرمانسازی لە ئاستی ئەوروپی لە ئاستی جیهانی کار دەکەن بۆ سێ حاڵەت یەک لە مەرحەلەی یەکەم دۆزینەوەی تێستێک کە بتوانێت نەخۆشەکە لە کاتێکی زۆر کەمتر نەتیجەکەی وەرگرۆ کە ئایا نەتیجەکەی پۆزیتیڤە یان نێگەتیڤە ڤایرۆسی هەیە یان نیەتی ئێستا لە ئێستادا ئەمە کاتێکی زۆر بەخایێت وەک لە شارە گەورەکان ئەو زائیدەنیش زۆر تێست لەبەردەست زۆر لە وڵاتانی ئێستا کە ڕادەگەندن ئێمە مەسەلەن بۆ نمونە دەڵێن 3500 کەسمان هەیە کە ڤایرۆسی کۆرۆنای ڕەنگە لە ئەسلدا
لە وڵاتات زیاتر لە 2000 کەس ڤایرۆسی هەبی بەڵام لەبەر نەبوونی کەس خەڵکەکە دەڵێن لە ماڵەوە بمێنەوە لەگەر کەسێک کەڵۆکە خۆت کەرەنتینە بکە بۆی ئەگەر نیشانەکان تێداوە دەرکەوتن ئەو دەم ئێمە دێن بۆلات ئەوەی یەک لە ئەو لانێک کاری لەسەرکەن ئەوەی دووەم دۆزینەوەی ڤاکسینەکە بۆ کتانەکە بۆی پێشگیری بکەن لە بڵان بوونەوەی زیاتری ئەو پەتایە ئەماش زۆر شەریکات کاری لەسەر دەکەن هەندێک شەریکات بەتەنی هەندشان بەبێ چەند وڵاتێک لە نێوان کۆمپانیا ئەڵمانیەکان و ئەمریکیەکان و هۆڵەندیەکان و بەلژیکەکان لە ئاسیا بە هەمان شێوە و ئەمە تقریبا شەڕشی دەتوانین بڵێن بازرگانیش چونکە هەر کۆمپانیای بتوانێت ئەو پەتای ئەو کوتانە پێش ئەوانی کرد بەدەستبێنێ حتمان سەرکەوتنی باشی ئابووریش بەخۆی جگە لە دەستخۆشی هەموو دنیا بەخۆی بەدەست دێنێت حالەتی سێوەم چارەسەرکردنە بێگومان ڤایرۆس خۆتان دەزانن چارەسەری نیە هیچ ڤایرۆسەکان تەنها دەتوانێت ئەو نیشانانی کە دەردەکەون لەبەر هەبوونی ڤایرۆس لە لەشتدا ئیتر هەوکردنی سیەکانە سەرهێشەیە ئەو شتانی ترە دەتوانێت دەبێت کار لەسەرەوە دەکرێت کە چۆن بتوانێت دەرمانێک بدۆزیەوە کە ئەم نیشانانەکەم بکە بۆ نەخۆشەکە بە زووتر کاتێکی کەمتر چابێتەوە لەشی هاوکاری لەشی بکەی بۆی بتوانێت دفاع لە خۆی بکە بەرگری لە خۆی بکە نەخۆشەکە لە خۆی دوور کاتەوە بەرەو چابوونە بڕۆ هەندسێ تەوەر کاری لەسەر دەکرێت و بەداخۆ لە علمی دەرمانسازیش هەرێک لەوانە یەکەمیان نەبێت تەستێکاوانی تر پێویستان بە هەندێک ڕێکاری یاسایی و دەرمانسازیە بۆی بتوانیت ڕێگەی بێگومان کێشەی ڤایرۆس بەڵێ وەکو ئاماژەت پێکرد کێشەی ڤایرۆس کێشەیە کە هەم لە دەرمانە کێشەیە هەم لە ڤاکسین بەڕێز دلاوەر ئاژگەیی نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە یەکێتی ئەوروپا زۆر سوپاس بۆ زانیاریەکانت هیوادارم هەموو لایەک هەر سەلامەت بن. کۆمپانیای فڕۆکەوانی ئیمارات تەواوی گەشتەکانی بۆ ماوەیەک ڕادەگرێت لە بەیاننامەیەکدا کۆمپانیای فڕۆکەوانی ئیمارات بڕیاری داوە لە 25 مانگی داهاتوو لە ترسی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەواوی گەشتەکانی بۆ ماوەیەکی نادیار ڕاگرێت و تەنیا گەشتەکانی کارگۆ بەردەوام دەبن. لە کاتی ئاساییدا کۆمپانیای ئیمارات گەشتی بۆ 159 شوێنی جیاوازی جیهان دەکرد ئێستا هەمووی ڕاگرتووە. پۆلیسی ئیسپانیا لە ناوچەی ڤالنسیا بە گیتار و چەند ئالەتێکی دیکەی میوزیک دڵی خەڵکی خۆش دەکەن کە لە شوێنەکانیان کوارنتین کراون. بێگومان ئەم جۆرە هەڵسوکەوتە لە ڕووی دەرونیشەوە کۆ ئێستا دکتۆر ڕێداریش ئاماژەی پێکرد شێوازێکە لەو شێوازانی کە دەتوانین بڵێ مرۆڤایەتی لەگەڵی ڕاهاتوە وەرگرتنی هەندێک جار ئەگەر ئەو توانایەمان هەبێ مەینەتیەکان بە شێوازی دڵخۆشکەرانە. کەسانێک ئێستا کوارنتین کراون ناتوانن بێنە دەرەوە هێزەکانی پۆلیس لەوێەوە بەو مۆسیقایە تامان بێگومان ئەو پۆلیسە دیارە ئامێری گیتار دەزانێ بژێنێ ئامێری تریان هەیە لەولەوە با ئێستا بزانین مۆسیقاکەیان چۆن ئاسپەکە. شنێک لە ناو گەڕەکەکانی تەل ئەبیب لە ئیسرائیل بە ئۆپێرا و گۆرانی دڵی ئەو هاوڵاتیانە خۆش دەکات کە لە ماڵەکانیان ماونەتەوە خەڵکەکەش لە بالکۆن و لە پەنجەرەکانیانەوە تەماشایان دەکەن. ئەو خەڵکانە کوارنتین نین بەڵام لەبەر ئەوەی پابندن بە نەهاتنە دەرەوەیان لێەوە گوێ لەو خاتونە دەگرن. بە هەمان شێوە لە ئیتالیاش پزیشکەکان لە ناو نەخۆشخانە بە سرودی نیشتیمانی دەرونی ئەو نەخۆشانی کە لەوێ یان ئەوانی کە لەبەر ئەوەی کە شکی ئەویان لێ دەکرێت توشبوو بن کوارنتین کراون هێوریان دەکەنەوە بەو سرودە.
لە ساڵی 1991 و پاشان ساڵی 1992 هەرێمی کوردستان کەوتینە دۆخێکەوە نە کارەبا هەبوو نە ئیشوکار هەبوو نە هیچ جۆرە سەرچاوەیەکی خۆراک و پێداویستیەکان هەبوو. ئێستا لەخوا بەزیابێ کارەبا هەیە، ئینتەرنێت هەیە، زۆربەی پێداویستیەکان لە ناو بازار و مارکێتەکان تا ئێستا هەیە. بۆیە ئەمانە هەموو وامان لێ دەکا کەمانەوەمان لە ماڵەوە زۆر ئاسانتر بێ وەک لەوەی کە باوان و ئەو کەسانەی ترمان لە نەوەتەکان کە ئێمەیان گەورە دەکرد بەو حاڵە و دەبواە لە ماڵەوەش بمابانەیە و داهاتووشیان دیار نەبوو چونکە ئێشتا ڕژێمێک مابوو تهدیدی یەکرد ڕژێمێک مابوو هێشتا سەرچاوەی مەرگەسات و ترس بوو بۆ ئێمە ئەم جارە بەویستی خۆمان لە ماڵەکانمان دەبینەوە بەویستی خۆمان پابەند دەبین تاوەکو وامان لێنێت کە کۆمەلگاکەمان بە تەواوی لەسەردا بخرێ و وامان لێبێت کە نەڵێن ئەمانە لەبەر ئەوەی پابند نەبوون و دەستیان بە بەردەوامی نەشت و لە ماڵەکانیان نەمانەوە پێویستە کوارەنتین بکەن. هەموو لایەکتان هەر تەندروست بن دوور بن لە